نەخۆشی کات و شوێن نازانێت. ئێمە وەکو تیمی خێزانی داوەری تەندروستی سمارت هەمیشە لە خزمەتی چارەخوازە ئازیزەکانداین. لە هەر کاتێک بار هۆکارێک کە پێویستت بە ئێمە بوو نەوتوانی سەردانمان بکەی ئەوە تەنها پەیوەندیمان پێوە بکە و ئێمە بە زووترین کات دێین بۆ لاتان. چاودێری تەندروستی نابێت تەنها لە ناو نەخۆشخانەکاندا کەوت بکرێتەوە، بۆیە ئێمە خزمەت گوزارە پزیشکەکان دێنینە ماڵەکانتان، خزمەتتان دەکەین بە بێ پشودان و بێ دواکەوتن بە هەمان کوالێتی ناو نەخۆشخانە. بە تیمێکی پرۆفیشناڵ و دکتۆر و پەرستاری کارەمە و لێهاتوو سەرجەم کردە پزیشکەکانتان پێشکەش دەکەین، هەر لە چارەسەری کورت و بنەڕەتی تاوەکو چارەسەری درێژخایەن و بەردەوام. سمارت وەرچەرخانە.